سپاس کاکە دەست خۆش. کاک ئیسماعیل ئیبراهیم. جەناوی سەرۆکی حکوومەت، برادران و هاوپیشەکانم زۆر قسەیان کرد، بەڕاستی کاک بارزانی چەندێک ئەرکێونی سوو کرد. منش پێم وایە خودی ئەو قسانەی کە لێرە کران بەشێک لەو قسانە هەمان ئەو قسانن کە دوجار لە ناو سۆشیال میدیاەوە بە هەمان هەناسە دەکرێت و کە لێرەش چوینە دەرێ بە هەمان شێوە ئەکرێت. بەڵام شتێکی ئێمە هەموو جار برادران ئێمە تێکڕڵیەکەین لەسەر بابەتی ڕاگەیاندن، ئازادی ڕاگەاندن و دەستگیرکردنی ڕاگەاندن. من مۆزوعێکی زۆر گرنگ هەیە کە کاک ڕەحمان غەریب و کاک حاکم ئازاد نەقیبی سەندیکا ئاگادارە. ماوەیەک بەر لە ئێستا تەلەفۆنیان لۆ کردم هەردووچیان باوکمی کە من لە سنووری ئیداری سۆرانم، ڕاگەاندنکارێک گیرایە لەلایەن پارتی و هێزەکانی عەسکەریەوە بزانن لەسەر چی گیرایە. تاوان کەناڵەکانی ڕاگەاندن هەموویان کردیانە فەوزایەک لەسەر جیرانی ئەو برادرە بەناو ڕاگەاندنکارە. لە کاتێکدا من لەوێت سکرتێری نووسینگەی سەندیکای ڕۆژنامە نووسانم، ئەم ناوە بە هیچ شێوەیەک لەناو لیستی ئێمەدا نییە، ئەم ڕۆژنامە نووسە بوونی نییە لە سنووری ئیداری سۆران. باش ئەم ڕاگەاندنکارە چێە کە بە دوواداچوونمان کرد دەبینێن کەسێکە ڤیدۆی تەسویری سەنگەری پێشمەرگەی کردیە، دوجار بۆ لایەنێکی ناردیە و ئەم لایەنە ئەنی بەخۆی پێشمەرگەیە لە شەڕی داعش بەشدار بووە، موچەر لە وەزارەتی پێشمەرگە وەردەگرێ، تەسویری کردەوە، ناردیتی بۆ شوێنێک وەلەی کەشف بۆ گیراوە، اینجا کردیان هەڵا کە ئەمە ڕۆژنامە نووسە. ئایا بەڕاستی ئەمە ڕۆژنامە نووسە؟ ئەنی کاتێک دەگیرێت بۆ باس لەوە ناکرێت کە ئەمە پێشێلکردنی ینی پیشەی خۆیتی وەکو پێشمەرگەیەک یان ئەسلەن بەکار هێنرا یان ئەسلەن کارێکی تری پێسپێردرایە لە پەنای کاری پێشمەرگەیەوە و ئەسن ئەم کەناڵانە چۆن ڕێگە بەخۆ ئەدەنێ. من وەکو زاری کرمانجی چۆن دەتوانم ڕێگە بەخۆم بدەم بەرگری لە ڕۆژنامە نووسێک بکەم کە پێشێلی یاساکانیان بنەمەکانی کاری ڕۆژنامەگەری بکات و ئەم شتانە زۆر دووبارە بۆتەوە. بۆیە ئەمە هەستەکەین زۆر جار شتەکان زیاد لە حەدی خۆی گەورە دەکرێت و دەیانەوێت دوانیشان بدەین کە لە زۆنەکان بەداخەوە کەوت جملارێ ئەسلەن ئازادی ڕاگەیاندن نییە، ئازادی ڕادەربڕین نییە. وەڵڵاهی من پێم سەیرە ناڵم 100% هەیە، بەس من لەم زۆنە ئیشەکەم و لە سەرەتاکانی دامەزراندنی هەفتەنامەی هاوڵاتی خاوەن ئیمتیاز دانیشتە لێرە کاک تارق تێدا بەشدار بوومە و تۆنترین راپۆرتەکانمان کردیە، زۆرترین ڕەخنەکانمان گرتیە. هەتا ئەو کاتی وەکو پیشەی ڕۆژنامە نووسی بووم، یەکجار من نەگیرام، یەکجار نەدرایمە مەحکەمە، یەکجار کەسێک بانجی نەکردم. هەر لە سەرۆکی هەرێمی کوردستان ئەو کاتێکە جەنابی کاک مەسعود بارزانی بوو هەتا خوارترین کەس ئێمە قسەمان لەسەر کرد. باشە بۆ بانجی ئێمە ناکرا، بۆ ڕەخنەمان لێ نەگیرا، بۆ نادرینە مەحکەمە، دەبەرێت دەزانین بەچێ زمانی قسە بکەین. بەڵام من بموێت تەشهیر بکەم و پیشەی خۆم لە پەنای پیشەی خۆمە کۆمەڵە کاری تر بەکاربینێم و مەبەستی سیاسی هەبێت لە پەنای پیشەی ڕۆژنامەوانیەوە و پێش دوا بێ دەبێت بە دیارتەوە دابنیشن هیچ قسە پێ نەکرێ ئیزراعەت دەگە نەکرێ، ئەمە لێکدانەوەیەکی هەڵەیە. ئەمەیان یەکێک لەو بابەتانێک کە من پێم وانە بیت هەمومان پێمان وابی ڕاگەاندن کارەکان تەواو هیچ خەلەلیان نییە و خەلەرە ڕئیسیەکە تەنیا حکوومەت و دامەزراوەکانی حکومیە. ئەوی تریان جەنابی سەرۆکی حکوومەت بەشێک لەو یاسانەی کە دەرچووە کە پێوەستن بە کاری ڕاگەاندنەوە بەداخەوە لەلایەن خودی دامەزراوەکانی حکوومەتەوە پێشێلەکرێت. برادرانم هاوپیشەکانم ئاماژیان پێدا. ینی بۆ نمونە ینی ناکرێت من کاتێک کە خۆ کوشتن و کوشتن دەبێتە دیاردا بەڕاستی ناکرێت من وەکو ڕاگەاندنکار قسەی لەسەر نەکەم، ناکرێت ڕێی کۆمەڵناس وەرنەگیرێ لەسەر ئەم بابەتە. لە پەنەی ئەوەوە وەزارەتی ڕۆشنبیری دێت بڕیارێک دەڕێکات هەر کەناڵێک هەواڵ لەسەر کوشتن بڵاو کاتەوە ئیجراعاتی لەگەر دەکرێت. ئەی بەڕاستی ئەمە جۆرێکە لە برین دووفاقی یا هەشتێکی تر ناوی لێ بنین، ینی ئەمە ناکرێتن. یان کۆمەڵێک وەزارەت هەیە لێدوانیان قەدەغی کردووە جەنابی سەرۆکی حکوومەت، یەک لەوانە وەزارەتی کشت و کاڵە. خۆ کشت و کاڵ هیچ پەیوەندی بە ئەمنی نیشتیمانیەوە نییە کاکە، ینی بۆ لێدوان قەدەغاکەی لە بەڕێوەبەرەکانتان لە ئیدارە سەربەخۆکان بە تایبەت لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئێمە پەیوەندی بە هەر کامیانەوەکەین دەڕین کاکە بە ناتوانین لێدوان بدەین، بە وەزارەتی ناوەخۆ بە هەمان شێوە ناتوانین لێدوان بدەن. ئێمە ئامارمان دەوێت، پێویستیمان بە ئامارە کە زانیاری وەکو خۆی بڵاو بکەینەوە. بەڵام دەبینی وەزارەتەکان بەڕاستی ئەم ڕێگریاکەن کە هیوادارم
ئەم شتە جەنابتان هیمەتێک بکەی بۆ ئەم بابەتە. ئەوی تریان جەنابی سەرۆکی حکوومەت ئەم مانگە وەسڵێک بۆ ماڵان هاتوتۆی کارەبا لەسەری نووسرایە ئەگەر خێرا پارەی کارەبانەدەی کارەباکەت دەبڕین لە کاتێکدا یەکێک لە هاوپیشەکانم باسیەوەی کرد قەردێکی زۆری لای حکوومەتە وەکو موچە ڕەنگە 20 میلیۆن 30 میلیۆن دینارە بەڵام ڕەنگە 1 میلیۆن یان 1 میلیۆن و نیو دینار قەرزاری کارەبا بێت هەڕەشەی بڕینی لێ بکەیت. بۆیە جەنابی سەرۆکی حکوومەت ئەگەر بکرێت ئەمە بخرێتە بەرنامەی کارتانەوە بۆی کە کاکە ئەم بەڕێزانە بە لە قەرزەکانیان کەم بکرێتەوە نەک بچی کارەبای هاوڵاتیەک ببڕی کە ئێستا توانای دانەوەی ئەو قەرزانەی نییە. من ئەم دانیشتنەکەمە فرسەتێک جەنابی سەرۆکی حکوومەت سەبارەت هەر پەیوەندی بە کاری ڕاگەیاندنەوە هەیە سەبارەت بە ماڵی حوزنی مکوریانی لە ڕواندز زیاتر لە 12 ساڵە بەردی بناغی دانرایە لەران کابینەکانی پێشووە و ئەمە پەیوەندی بە تاریخی حوزنی مکوریانی و ڕۆژنامەگەری کوردیەوە هەیە بەردی بناغەکەی دارزیە هەنی ئەوەندە دەمێکە هەموو شتی تەواو بووە تەنها ئەگەر بکرێتن دەست پێ بکرێتەوە بە نۆژەنکردنەوەی ئەم هەم لە ڕووی مێژی ڕۆژنامەگەریەوە و ئەم خزمەتێکە بۆ ئەم دەڤەرە زۆر سوپاس. زۆر سپاس.